ئازیزانی من بۆ کوردێ لە کوردستان هەر بێوێ نەیەتە دەرەوە ئینگلیزی هەر گرنگە، عەرەبی هەر گرنگە، کوردیەکەی هەر گرنگە، زمانی دەوروبەر زمانی تورکی و فارسیە. بەڵێ بە دڵنیایی تورکی و فارسی گرنگە، بەڵام بیەوێ سبەی بۆ خوێندن یا بۆ ئیشجێی خۆی بکاتەوە لە شەریکیەکی عیملاق، لە خوێندن لە زانکۆیشی مهم، ئەوە بەس ئینگلیزیەکەش فریاد ناکرێت، پێچێ ناچار بی فێری فەڕەنسی بی یا فێری ئەڵمانی بی. و ئێستا هەموو شتێک لەبەردەستە، یعنی هەموو شتێک هەیە، دەورە هەیە، کۆرس هەیە، کتێب هەیە، محازەرە هەیە، ڤیدیۆ هەیە، بەس تۆی ئەوێ تۆ نەبی هیچ، تۆ دانیشی گوێ لەو حەشاماتە بگری کە فەشەلی هێناوە، کە دڵی تەنگە، کە نازانێت چی بکە، گوێ مەگرن لە دەرچووی زانکۆ ئیشی دەست ناکەوێت. بەڕاستی مەهزەلەیە کەسێکە ئەڵێ من زانکۆم تەواو کرد تەعین نەبووم، تۆ ئەچی بۆ قسەکەی ئەو سار دەبیتەوە. زانکۆی تەواوکردن هیچ نییە، شتێکی بەسیتە، وەکو چۆن خوێندنی ئیبتیدایی بەسیتە بێ هەر بیخوێنی، خوێندنی متەوەسطە شتێکی بەسیتە هەر بێ بیخوێنی، ئیعدادی تەواوکە هەر شتێکی بەسیتە. زانکۆکەش وای لاتووە خۆ بە بەکالۆریۆس نابێ بەشت، ئەبێ کەفائیکی گەوری لە پاڵا بێ. بۆ نمونە لە پاڵ بەکالۆریۆسەکەتە ئینگلیزیەک لە ئاستێکی زۆر بەرزا بزانی، عەرەبیەک لە ئاستێکی بەرزا بزانی، دنیای کتێبە خوێندبێتەوە، گوێ لە چەندین محازەرە گرت بێ، فکرێت پێ بێ، توانای قسەکردنت هەبێت، توانای نووسینت هەبێت، توانای تایپت هەبێت، بەکارهێنانی تەکنۆلۆژیات هەبێت. هەموو ئەمانەش هەبێ ئازیزان، هەموو بە هیوایەتە بێت. ئێستا هیوا هەیە لە کوردستان لە هیچ یەکێک لەمانە شەهادەی نێو زۆر شارەزای، زمانی شارەزایە، باری ئایتی شارەزایە، لە بواری شاپسپۆڕی زۆر شارەزایە، هەیە کتێبی نووسیوە لەو بارە، هەیە تەرجمان کا لەو بارە. بۆیە بەجددی لێ وەرگرن. ئێستا مێشکە چاک کردووە، تکایە خەمی ئەو دنیاتە خۆی، بڕۆ خەریکی لەبەرکردنی قورئان و تێگەشتنی قورئان و فێربوونی عەرەبیەکی باش بۆ زانستە شەرعیەکان، و ئەمە زۆر گرنگە بۆ ئەو دنیا. بتێ لە کۆمەڵگاکە تا خەیر بیتەوە، ئەبێ زمانەکەی خۆ بەڕێکێکی بزانی، نەزانی چوار دێر بنووسی نابێت، نەزانی تۆزێ قسە بکەی نابێت، ئەتەوێت جێو بێتەوە عالەمیەن ئەکادیمیەن، ئەبێ ئینگلیزیی باش بزانێت، ئەتەوێت لە وڵاتە ئیشێکی باشە دەستکەوێت زمانی وڵاتەوە باشی بزانێت. کەواتە لە ئێستاوە کات بەزایەمەیە، چکە ئەمانە کاتی ئەوێت، باریکی دەرونی بەهێزیەوێت کە لە سەرەتاوە باسم کرد، ئێستش پێتەڵێم کاتی ئەوێت. خۆشەویستان، شتێکی تر ئەوەیە کە تۆ بوێر بیت، بوێر ئازا تکایە ترسنۆک و شەرمن مەبە. ئێمە زەمانێ لەبەر ئەوەی وا پەروەردەکرابووین شەرمن بووین، زۆر مەسەلەن لە خۆمانە بووینەوە، حساباتی زۆر شتمانە کرد، کۆمەڵی هەل هەبوون نەمان بینی و نەمان قۆستۆتەوە نەچوون بەدەمیەوە. شەرم مە خۆیان کرد ڕۆژێک تەلەفۆن بۆ سەرویش حکوومەتە کرد، مەترسە نامە ئەنێری، تەلەفۆنەکەی بۆ کەسێک، ئەچی بۆ کۆمپانیایەک، سەردانەکەی، ئەزانی چۆنە خۆت ڕابێنە ئەوە بکەی زۆر باش. باوەڕکە چەندین خاوەنی کۆمپانیا هەیە، چەندین خاوەنی پەیمانگا هەیە، خواخوای گەنجێکی دەستپاکی دڵسۆزیانە، گەنجێک بزانێ قسە بکە. تەمەن لە کوردستان من زۆر تا ئێستا بەردەوام خەڵکانێک ئیشیان بۆ کردوم، بۆ خۆم، بۆ کۆمپانیاکەم، یا بۆ ترین ئەکادیمی، یا بۆ ئاوات ئەکادیمی، یا بۆ شوێنانی کە من ئاگام لیان بوو ئەوان، یان بەسن بە عەقدیشم کردووە لەگەڵ شوێنێ مۆزەف هەبووە لەوێ، یان پرۆژەم هەبووە لە شوێنێ مۆزەفیان هەبووە لەوێ، یا خەڵگاتۆ ئیشی بۆ کردوون. زۆر شوێن محتاجی گەنجێکە ڕووی خۆش بێ، بزانێت تەلەفۆنێ بکە، ئەتەکێتی هەبێ، هەرچووی بە ژوورە خاوەن ئیش ئەو ناسێت، ئینسانی زیرەک ئەو ناسێت. ئێستا بچۆ بۆ لای خاوەنی کۆمپانیا عیملاقەکان، هەر بچۆ ژوورەوە بەڕادەیەکی زۆر ئەو خوێنێتەوە. ئیهمال مەبە. من ئاخر محازەرەمە لەگەڵ تۆ باش من نەناسی بە تیشێتێکەوە هات، بەڵام ئەگەر نەفەرێ نەمناسێ بە تیشێتێک بچمە بەردەمین نەوەی شتێ وەزعە، شوێنی ڕاستنی وەزعێکی کێ،
ئەزانی چۆنە جاری وا هەیە ئیهمال مەبە، جاری وا هەیە قاتێکی لەبەرا بێ پێڵاوەکەت بۆ خوێنەرەکانە بۆ یاخ کردبێ کراسەکە و ئوتو کردبێ بۆین باخێکی بەستە بێ ئەمە تۆ لەوێ بڵی ئێوە ڕووکەشە ئەم ڕووکەشە بەیانگەری ناوەڕۆژێکە بەڕێزان ئەم ڕووکەشە سیگناڵێک ئەیە پێت ئەڵێ لە ناو شێ هەیە ئەکرێ سیگناڵەکە درۆ بێ و خەڵەتی بەڵام ناکرێ تۆ بە پاتاڵی و بە داماوی و بە خۆ بەزەی بێتەوە بە خۆتا بە تەمابی لە شوێنێ زۆر ڕێزە بگرن و حسابە بۆ بکەن و ئیشە بەنێ نابێت زۆر وریای ئەوە بن یعنی ئێمە سەدان گەنجمان هەیە گەنجی وامان هەیە لە تاو خۆجوانکردن و بەرئاوێنە ئەمری هەموو بەزایە ڕۆشتووە نە کتێبی خوێندوێتەوە نە شتێ فێر بۆ بە دیوەکەی تریشە گەنجی زۆر زیرەک و عاقڵ و بە ئەدەب و یعنی جێگەی سیقەمان هەیە ئاوەزی ئەوە نییە دانی بشوە بە ڕێکوێکی ڕۆژانە کارەساتە خوای گەورە کاتێکە هەل لە سەرەتاکانی وەحیەوە خوای گەورە جەلە جەلالۆ بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێتی وەثیابەکە فەطەهیر باشە ئەڵێ بڕۆ جلەکانە پاک کەرەوە لەوە دەست پێکە ئەتەکێ تشتی وردوەر لەوە دەست پێکە باشە قم فەئەنذر وەڕەبەکە فەکەبیر باشە هەستە اینجا تۆ لەوە دەست پێ بکە ئەها وەڕەبەکە فەکەبیر بە گەورە زانین و یادی خوا جلەکانت بشۆی خۆت بگۆڕی خۆت پاکیتەوە ئەمە ئەتەکێتە خوای گەورە لە سەرەتاکانی وەحیەوە پێغەمبەرەکەی فێری ئەتەکێتە چونکە ئەزانێ ئینسانەکان گوێ لە کێگرن و قسە لە کێ وەرەگرن نابێ خەتاکەی تۆ بێ خۆ با بڵێن گوێیان لێ نەگرتی نابێت لەبەر خاتری جلەکانە بێ حسابیان بۆ نەکردی نابێت لەبەر خاتری جلەکانە بێ با لەبەر تەکەبوری ئەوان بێ با خەتاکەی تۆ نەبێت باکە گوێ ئەگرن لە پێغەمبەر و شوێنی ناکەون لەبەر ئەوە نەبێ ئەم پێغەمبەرە بۆ نمونە تەشبیه نەبێت دوور لەو پیس و پۆخڵە یا نازانێ قسە بکە یان کەلیماتەکانی غەڵەتە یا نازانێت تعبیر لە شتێ بکە یا نازانێ هەڵس و کەوت بکە یا نازانێت تەقەبا لە دەرگا ئەتەکێت بڕۆ تەماشای قورئان کە دنیای ئەتەکێتی جوانی تایە ئەی بۆ جێبەجێی نەکەین بۆچی خەڵک لە ئەوروپا تا ڕادێکی زۆر مرتاح ئەزانی لەبەرەوەی کە ئەتەکێتەکە جێبەجێیەکە من نمونەی هەر نمونەیەکی واقعی لەم دەوروبەری خۆمە باشە کەسێکی ئەوروپی لەو بەردرگایە 4 نەفەر کۆبن و بە حاڵی گوێ لە دەنگیانە باشە ئەچێ بۆ شوێنێ پێشتر حتمما مۆڵەتی وەرگرت خۆ بە بێجاڕاسیش نابێت تا نەفەرێکەش نێتە بەردەمی دوو قسەی لەگەڵ ناکە بەڵام کەسەکەی تر با بڵێم زۆر ملتەزیمە موسڵمانە ئەی باشە من لە دڵی خۆمە ئەڵێم ئەی باشە نازانێ سوورەتێکەیە بە ناوی حجورات ئەکثەرهم لا يعقلون تەسەور ناکی شوقەیە ئەم نەفەرە با بڵێن لە کۆمەلگایەکی بێئەتەکێتی دواکەوتووی موسڵمانانەوە هاتووە بە دەنگی بەرز هاوارەکە لە شوقەکە لەوبەر ڕەفیقەکەی باڵانکە خزمەکەی باڵانکە کە دەرگا و پەنجەرە هەمووی داخراوە یعنی کەواتە بۆ خەڵک بە نافرینی سەیری تۆ بکە لەبەروی ئەتەکێتەکانت هیچ نییە ئەتەکێت نییە ئادابێکی جوانت نییە جا ئازیزان ئەم شتانە زۆر جێگەی خەفەتم داوای لێبورد نەکەم لەوە چێ ئەم قسانەم شایانیەوە نەبێ بۆ لە خزمەت ئێوە باسی کەم بەڵام ئەمە شتانێکە کە ئێمە خەفەتی پێوە تۆش لە شوێنی من بیت بیتە ئێرە وەسعەکە ببینی خەفەتی پێوە بۆ ئەبێ لەسەر گاڵتە پێکردن لەم هەفتەیە خەڵک گیراوە هەمووی گەنجی 12 بۆ 14 ساڵ کورد و عەرەبن
بۆ گاڵتە پێکردن کی بای ئەوماوە خەڵک گاڵتە بە خەڵک بکە کی بای ئەوماوە غیبەتکی کی بای ئەوماوە باسی خەڵکی بۆ خەڵکییانی خۆت نابیت ئێستا لە ئەوروپا ئەتەکێتی ناشرین یعنی هەیە ئەتەکێتی نییە باوەڕکە لە ئەوروپا شتی ناشرین هەیە یعنی بۆ نمونە لەناو زانکۆ کابرا پژمە ئینسان بەدەست خۆی نییە کۆکە بەدەست خۆی نیە بەڵام خۆ مشکردن بەدەست خۆتە یەکێک لەو شتانی کە زۆر ناشرینە ئەوروپیەکانیکەن ئەوەی کابرا لە ناوەڕاستی دەرسا کلێنسێکی گرتو مشە تەسەوور کە بەڵام خۆیان کرد ئەو کولتورە توێ قبوڵ خۆ نەفەرێکی کە هەیە ئەوەی پێ قبوڵ نیە هەمیشە شتی جوان و چاک و ناشرین فەرقی هەیە بۆچی مامۆستا دەرسەکەی لە تێک چێلاکاتەوە تۆ لەو سەرە مشە وانە تەبیعەتی دەوروبەرەکەوتێکی لەبەرەوە لەوە چێ بڵێن ئەم شتە وردانە ئێمە دکتۆر کاوە هەیە ڕئیس قسمی ئیدارەی زانکۆی سلێمانی بوو لە زانکۆی جیهانیش محاضر بوو پرۆفیسۆرە لە بەڕێوەبردننی سەرچاوە مرۆییەکە باوەڕکەن لە زانکۆ دەرس پێوتین هەندێک قسەیە کرد من لە ناخمەوە زۆرم پێخۆش بوو ئەیوت ناشرینە لەگە خەڵک قسەکەی مەڵچەی دەمەیە و بنێشتێکە لە دەمایە یا لە دەرسا دانیشتووی یا ئاخر معقول نییە تۆ لە محاضەڕای دوو دەست و پەنجە گورە بەلوت اینجا هەبوو پێی ناخۆش بۆ قسانە ئەم قسانە کی تەلەڤیزیۆن زانکۆی پێی بوو من ئەمزانی باوەڕکەن حەقی خۆیەتی باوەڕکەن حەقی خۆیەتی یعنی ئەی کی بوترێ بەڕێزم کۆمەڵە قسە هەیە نە لە ئیبتیدایی کرا نە لە متەوەستە کرا نە لە ئیعدادیە کرا نە لە زانکۆ کرا ئەگە بێ لە دەورەیەکە لە کۆرسێ لە زان باوەڕکرد لە دکتۆراش بوترێتەوە کەم نییە من تەلەبەی دکتۆران بینیوە بە درێژایی محاضەرەکە پەنجەی لێ لووتیا بوو یعنی پێتان ناخۆش نەبێ سەرکەوتن حەقیقەتەکە ئەمێ سەرکەوتن ڕاستەشتی گەورە مهمە بەلای خەڵکۆ بەڵام باوەڕکەن سەرکەوتوی ئینسان لە شتە وردەکانە لە شتە بچووکەکانە ئەگەر تۆ توانیت دانیشتی دەدەقە لە شوێنەکە زانین مێشتی خۆت ئیسراحەت پێبەی ئەگەر تۆ خوانت خوارد زانیت لێ و زۆر جیانەکەی تۆ بۆ میڵچەی دەمێنێ ئەگەر تۆ پێکەنیت نەت کردە قاقا و قورگە دیار بوو ئەگەر تۆ ڕۆشتی بۆ شوێنێکی ڕەسمی جلێکی ڕەسمیت لەبەر کرد ئەگەر تۆ زانیت نامەیەک ئەنووسی پێشەکیەکە چۆن بێ چۆن سوپاسی خەڵکەکەی تو چۆن دەستخۆشی لە خەڵکەکەی سەرکەوتن پەیوەندی بەم شتە وردانەوە وامەزانە سەرکەوتن پەیوەندی بەوە هەیە دکتۆرا بێنیت یان زۆر مهمی لە شتێکە ئەوانە کۆمەڵەشت بۆ تۆ ئاسانەکەن بەڵام سەرکەوتوی خودی ئینسان پەیوەندی بە شتە وردەکانەوە